بەشێک لە تەندروستکاران نیگەرانی خۆیان دەردەبڕن لە بەردەوامی دواکەوتنی موچە و داوا دەکەن چی دیکە موچەی فەرمانبەران دوانەخرێت چونکە باجەکەی نەخۆش داوێتی و داواش لەو کارمەندانی تەندروستی دەکەن کە لە ناوەندە هەستیارەکان دەوام دەکەن بگەڕێنەوە سەر کار و لەوە زیاتر بازاڕی نەخۆشخانە ئاهلیەکان گەرم نەکەن. نەبوونی ئێمە لە ناوەندێکی هەستیارە ئەبێتە هۆی گیان لە دەستدانی کەسێک، بەڵام نەبوونی کەسێک لە دایرێکی وەکو شارەوانیە لەوانەیە ئەم کارەساتە ڕوونەیە. لەبەر ئەوە ئێمە جیاوازیەکەمان لەوایە خزمەتی ئێمە بۆ گیان و جەستەی نەخۆشە. داواکارین لە تەندروستکارانی ناڕازی بە هیچ شێوەیەک شوێنەکان کە زۆر هەستیارن وەکو چاودێری و وەکو فریاگوزاریەکان بە هیچ شێوەیەک بەجێنێڵن ئەگەر 100 ساڵی کەژموچە وەرنەگرن و هەروەها ئەو شوێنانەی کە پەیوەستن بە جەستە و گیانی خەڵکەوە ئێمەش لیان بەرپرسیارەتین لە بەردەم خوا و لە بەردەم جەماوەرەکەمانە. ئێمە لەگەڵ ئەوانین کە کارمەندی تەندروستیمان بگرێت یا هەر فەرمانبەرێکی کەمان بگرێت و بچێت لە ماڵەوە دانیشێ، نەخۆشیش بە گیرفانی بەتاڵەوە ڕەوانەی نەخۆشخانە ئەهلیەکان بکات و خۆشتان ئەزانن کێ خاوەنداریەتی ئەو نەخۆشخانانە ئەکات. تەندروستکاران دەڵێن پێویستە سەرجەم چین و توێژەکان خەباتی بایکۆت بگۆڕن بۆ خۆپشاندان و خەوتن و بایکۆت لە ماڵەوە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. گرژەکە لەوە دروست بۆ کامە کێشەیەکی زۆر گەورەیە کە کارمەندان 3 مانگە موچیان وەرنەگرتووە، پارەی هاتوچۆیان پێ نییە، پارەی بەنزینی سیارەکەیان پێ نییە. ئەمە کێشەیەکی گەورەی ئەمە هەروکووای کێشەیەکی زۆر گەورەکە هەبێت چێ بەرپرسیارەتی چێ دەسەڵاتدار ئەبێ حکوومەت کێیە ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبێ ئەوان بێن بەدەم کێشەیەوەکە ئێمە بێ فشاری زۆرتر بخرێتە سەر، یعنی نەک تەنها بە بایکۆت بەڵکو گردبوونەوە خەباتمان بگۆڕین بۆ سەر شەقامەکان بۆ ئەوەی فشارێکی زیاتر بکرێت لەم دەسەڵاتی کایە. من چەند جاری کەش لە ڕاگەیاندنەکان و باسی ئەمەم کردووە بەڕاستی بایکۆت هەل نییە، بەڵکو ئەبێ بە شێوەیەکی مەدەنیانە بینە سەر جاتە و داوای مافی خۆمان بکەین. ئەگەر نا تۆ بیتە ماڵەوە و بایکۆت کەیت و بچیتەوە ماڵەوە بخەوی بەڕاستی بەخەوتن هیچ لە هیچ ناگۆڕێ. ئەمە خۆخەڵەتاندنە و هاوکاریکردنی دەسەڵاتە بۆ کەرتە تایبەتەکانی خۆیان. چ مامۆستا و چ کارمەندانی تەندروستی کاتێک کە بایکۆتی داوامەکەن چی سفادەیەکەکەن ئەچنەوە ماڵەوە هیچ سفادێ ناکەن، ئەوەی کە زەرەرەکە وەکو مەکتەب مناڵەکانی ئێمێ زەرەرەکە. بەهۆی بایکۆتی کارمەندانی تەندروستیەوە لە ماوەی هەفتەی ڕابردوو چەند نەخۆشە گیانە لەدەست داوە، بەوەشکاتی تەندروستی لە دۆخێکی خراپدایە و ژیانی هاوڵاتیان کەوتۆتە مەترسیەوە. پزیشکان داوا دەکەن هەست بە بەرپرسیارەتی بکرێت و ناوەندە هەستیارەکان چۆڵ نەکرێت، چونکە حکومەت باکی نییە و گرنگ ئەوەیە نەخۆشخانە ئەهلیەکانی خۆیان بازاڕیان گەرم بێت، ئەوەشی زیانمەند دەبێت تەنها کەسانی هەژار و کەم دەرامەتن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.